زۆر کەمم مایە بگەمە ئامێدی بەس سەیری سروشتە جوانەکەی بکەن شوێنی هەڵکەوتەکەی بکەن ئەوەندە جوانە بەس پێت خۆشە سەیری بکەیت دەبی لە ناوەوە چ جوانیەکی هەبیت لەگەڵم بن دەچم بەرەو ئامێدی سروشتە جوانەکەی ئامێدیتان نیشان دەدەم. بەر لەوەی بچینە ئامێدی لەسەر ڕێگا پێشەوەی بگەینە بە ئامێدی ناوچەی گەشتیاری سولاف هەیە شوێنێکی ئەوەندە دڵگیرە ئەوەندە خۆشە بەس سەیری ئەو کولتورە کوردیە جوانە بکەن کولتوری کوردی چەند جوانە تخوا باتێکی نەدەی سەیری ئەو کڵاوانە بکەن خۆبا لەسەرکەم خۆزگە جلچی کوردیشم لەبەر بووایە زۆر ناشیرنە پازلچی کوردیم لەبەر بووایە زەبان ناشرین بووایە جەمەدانی و کەسی لێ نییە بە خۆمان ساحێب مارین وەرن زانم چه هەیە چی خۆشێشەش ترش بخۆم ترش باش کاکە کوی گەردەنم ئازا بکە عافیەتم بیتن دەستت خۆش بیتن بزانم چ شتێک لێرە زۆر دەفرۆشێتم حەلەویات زۆر دەفرۆشێتن چ کاتێک ئێرە لێرە گەشتیار زۆر دێ سەردانی ئێرە دەکاتە لە چ وەرزێک بەهار زیاتر وەنیە بەهار و هاوین هاوینیش ئێرە فێنکەوە نیە وەڵڵا دە باشە مادەم لە کاتێکی زۆر باش هاتم وەنی ئێرە بە چ خواردنت بە ناوبانگە پارچە سەروپێ پارچە سەروپێ بەس بە سەروپێ بە ناوبانگە مەتحەم باپیر فرۆش یعنی بچم سەردانی و مەتحەمەش بکەم دە باشە دەست خۆش بیتن گەردەنم ئازا بکە زۆر سپاس دەکەم